لەسەرم بابەتە بزانین لێکەوتەکانی چۆنە و کاریگەریەکانی چیە کاتێکە وەزیرێک دەست لە کارەکێشێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەخداوە لە ڕێگەی سکایپەوە موهەیمەن زاملیم لەگەڵ دەبێت وەکو شارەزای ئابووری. ساڵ لێبێت بەڕێز موهەیمەن پێم بڵێ ئایا دەست لە کارکێشانەوەی عەلی عەلاوی کاریگەری ئەوتوێ بێ لەسەر ئابووری عێراق؟ بەڕێز موهەیمەن ئەگەر گوێت لە من بوو بێت لە ڕاستیدا دەستەکەکێشانەوەی بەڕێز عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق لە سایە ئەو تەنگژە سیاسیکە هەیە ئەمە لانی نەرێنی زۆری دەبێت کاریگەری نەرێنی زۆری دەبێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریشەوە لە هەمان کاتدا ئەمە بڕاستی دۆخەکە بەرگەی ناگرێت بەهۆی ئەو تەنگژە سیاسی کە لە عێراقا هۆی لەسەر هەمووان پێویستە کە دەبێت بەشدار بن بۆ چارەسەرکردنی تەنگژەی سیاسی نەکە بکشێنەوە بەڵام لە ڕووی ئابووریەوە کە بابەتە گرنگەکەیە بابەتی ئاڵوگۆڕی دارایی ئیدارەدانی سیستەمی دارایی لە عێراقدا بەڕاستی خۆی لە دۆخێکدایە ڕێگە بەرگەی دەستەکەرکێشانەوەی وەزیر ناگرێت سیستەمی دارایی عێراق ئەو سیستەمە داراییە کە هەیە زۆرێکیان تێبینیان لەسەر بابەتی خراپی ئیدارەدان کە ئەمە زیانی زۆری لە عێراقیەکان داوە هەر لە ساڵی 2023ەوە تاوەکو ئێستا. بەڵێ باشە ڕاستەوخۆ دوای دەست لە کارکێشانەوەی دۆلار دابەزی پێشبینیەکرێت بەو دەست لە کارکێشانەوەیە بەهای دۆلار دەستکاری بکرێت؟ واقعدا ئەم بابەتە پەیوەستی تەنها بەڕێز عەلاوی نییەوە ئەمە بابەتەکە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران و خودی سەرۆک وەزیرانەوە هەیە تەنها بەڕێز عەلاوی ناتوانێت بڕیارێکی تاکراوانە بدا سەبارەت بە بابەتی گۆڕینی بەهای دۆلار و دینار وەکو وەزیرێکی بە وەکالەتە ئەمە پەیوەستە بە بڕیاری حکوومەتی عێراقیەوە بە شێوەیەکی گشتگیر ئەمەش بەڕاستی دوورە ئێستا لەم دۆخەدا دەستکاری جارێکی دیکە دەستکاری بەهای دینار و دۆلار بکرێت. باشە بەڕوونی زۆربەی یاخود بڵین وەزیرەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش باسیواکە کە عێراق گەندەڵیەکی گەورە سەرتاپای گرتوێتەوە. ڕای ئێوە چیە لەسەر ئەو گەندەڵێ پێتان وایە چارەسەرەکرێ ئایا بەچی چارەسەرەکرێت؟ لە ڕاستیدا ئەو گەندەڵی کە هەیە لە تەواوی عێراقدا بڵاوبووتەوە لە زاخۆوە بۆ بەسرە ئەمە هەمووان لەسەری ڕێکەوتون هیچ کەس ناتوانێت نکۆڵی لەم بابەتی گەندەڵی بکە لە تەواوی عێراقدا تەشەنەی کردووە ئەمە شێشێکە لە داواکاریەکانی شۆڕژگێرانی تەشرین کە شەهید و برینداریانیشان بەخشی داوای بەرەنگاربوونەوەی گەندەڵیان دەکرد داوای ڕشەکەشکردنی گەندەڵیان دەکرد داوای ئەوە دەکرد کەوا گۆڕینی سیستەمی ئابووریان دەکرد بەڵام ئەم بابەتە داواکاریەکان بابەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەمە کۆتایی هێنانە با پرۆسی سیاسی کە لە ساڵ 2023 دەستی پێ کردووە گەندەڵی کۆتایی نایە تاوەکو ئەم پرۆسی سیاسی کۆتایی نێت ئەمە شتێکی واقعیش نییە بەڕاستی ئەمە ئومێدی تەواوی عێراقیەکانە ئومێدی تەواوی عێراقیەکانە بەرەنگاربوونەوەی گەڵدی ئەگەر هاتوو لایەنە سیاسیەکان دەیانەوێت پرۆسی سیاسی سەقامگیر بێت هاوبەشی هەبێت زۆرینەی سیاسی بێت بەردەوامیدان لە حکومی وڵات تەنها بە چاکسازی ئابووری دەبێت. باشە داهاتی نەوتی زیاتر لە سەدانەوەتی بۆچەی عێراقی پێکهێناوە بابەتی چاکسازی پێداویستێکی زۆر گرنگە لە ڕاستیدا. باشە وەکو زین کە داهاتی نەوتی زیاتر لە سەدا نەوەتی بودجێ عێراقی پێکهێناوە و زۆر جاریش باز لە گەندەڵی ئەو کەرتە ئاکرێ ئایا گەندەڵی لە کەرتی نەوتا ئێستا لە چه ئاستێکایە؟
ببوورە پرسیارەکە بە کورتی بە کورتی پێت بڵێمەوە ئێستا گەندەڵی لە کەرتی نەوتە لە چه ئاستێکدا بڵێ لە ڕاستیدا تەشەنەکردنی گەندەڵی لە عێراقدا لە تەواوی دامەزراوەکانی دەوڵەت و وەزارەتەکاندا هەیە بەڵام بە تایبەت لە وەزارەتی نەوتدا وەزارەتی نەوت کۆنتترۆڵی ئابووری عێراق دەکات بۆیە دەبینین بابەتی گەندەڵی زیاتر و زیاتر چاوەکان لەسەر وەزارەتەکانی تەواوی وەزارەتەکانە بەڵام وەزارەتی نەوت زیاتر بابەتی چاکسازی ڕەنگە ئەم گەندەڵیە کەم بکاتەوە ئەمە داواکاری هاوڵاتی عێراقیە عەرەبی بێت کوردی بێت سوننە بێت یان شیعە بێت ئەمە داواکاری شۆڕشگێرانە شۆڕشگەرانی تێشرین ئێستا لایەنە سیاسەکان بابەتی سەرۆکوەزیران پێم وایە ئەوەی کەسێکە چانسی بۆ پۆستی سەرۆکوەزیران هەیە ئەوەی کە دیدگایەکی ئابووری هەبێت دیدگایەکی ئابووری هەبێت کە بتوانێت دۆخی ئابووری عێراق ڕزگار بکات و پرۆسی سیاسی بەردەوام بێ ئەم دەبێتە سەرۆکوەزیران ئەوەی کە چانسی زیاترە ئەوەی کە خاوەن دیدگایکی ئابووری هەیە بەڵام پێم وانیەکەوە ئەو کەسی کە دیدگایکی ئابووری نەبێت ببێت بە سەرۆکوەزیران ئەو کاتە گۆڕانکاری لەسەر هەموواندا ڕوودەدات. بەڵێ موهەیمەن زاملی شارەزای ئابووری لە بەختاوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.